بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو ئازیزان، لە بەژمارەی ئەم جارەدا باس لە فرۆشتنی نەوتی سپی دەکەین لەلایەن حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمەوە بە هاوڵاتیان. لە کاتێکدا هەرێمی کوردستان وڵاتێکی نەوتیە، بەڵام حکومەتی ماوە بە سەرچوو ئامادە نییە نەوت بە پاڵپشتی وەکو بەغدا بدا بە هاوڵاتیەکانی، بەڵکو نەوتی سپیان پێدەفرۆشێت. بزانین چۆن. بێگومان لە هەرێمی کوردستان بەپێی داتا و ئامارەکان 1,335,000 خێزان بوونی هەیە. هەر خێزانێک ئەگەر 1 بەرمیل نەوتی 200 لیتری پێ بدرێت، دەکاتە 267 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ ئەم 1,335,000 خێزانە لە هەرێمی کوردستان. باشە، بەپێی داتا و ئامار لە ساڵی با بڵین 2024 لە مانگی نۆی پار تا مانگی نۆی ئەم ساڵ کە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم خۆی نەوتی فرۆشتووە، 108 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە لە ماوەی ئەم ساڵەدا، کە تقریبەن هەر مانگێک بە تێکڕا نزیکەی 300 با بڵین هەزار بەرمیل نەوتەکات. بڕی نەوتی سپی بێگومان نەوت کە دەفرۆشرێت، هەر بەرمیلێک نەوتی ڕەش کۆمەڵێک بابەتی دیکەی بەرهەمی نەوتی لێ دروست دەکرێت. لە هەر بەرمیلێک نەوت تقریبەن 15 لیتر نەوتی سپی لێ بەرهەمەهێنرێت. لەم 108 ملیۆن بەرمیل نەوتە 1 ملیار و 620 ملیۆن لیتر نەوتی سپی لێ بەرهەمەهێنێت. لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان تەنها بە 267 ملیۆن لیتر نەوتی سپی هەیە. گەر سەیریکەین 1 ملیار و 620 ملیۆن لیتر، یعنی زۆر، ینی چەند قات لەوە زیاتر لە ماوەی ساڵێکدا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەهۆی نەوتی ڕەشەوە کە فرۆشتوێتی ئەم نەوتە سپی لەگەڵا فرۆشتووە، بەبێ ئەوەی کە لەوانێ بڵم یەک لەسەر دەشی نەکات، دابینی بکە بە نرخێکی پاڵپشتی کراو بۆ هاوڵاتیەکانی لە هەرێمی کوردستان. باشە، لە حکوومەتی فیدراڵی لە بەغدا کاتێک حکوومەت لە وەرزی زستانە نەوت دابەشەکە، یان هەر 6 مانگ جارێک نەوت دابەشەکە لە ڕێی بریکارەکانی خۆراک و بانزینخانەکانەوە، بێگومان حکوومەتی عێراق پاڵپشتی بۆ نەوتی سپی ماڵان دابینەکە کە هەر بەرمیلێک نەوتی 200 لیتری بە خێزانێک بە 30,000 دینار پێدرێت. بەڵام لە هەرێمی کوردستان ئەم پاڵپشتیە نییە. حکوومەتی هەرێم دێت نەوت ئەفرۆشێت بە هاوڵاتیەکانی خۆی، هەر بەرمیلێک نەوت کە 200 لیترە و زۆر جار گلێ و گازەندە ژێ لەبەرەوەی بەعەداد نییە، هەر ئاوا ئەکرێتە بەرمیلێکە و بەهۆی شیشێکەوە با بڵین دیارەکرێت چەندێکە چەند نییە. زۆر جار هاوڵاتیان گلەیان هەیە لەوەی کە ئەڵێن ئێمە 200 لیترمان وەرنەگرتووە، بەڵکو 180 لیتر یا کەمتر یا شتێک زیاترمان وەرگرتووە. کەواتە لە هەرێمی کوردستان حکوومەت نەوت بە هاوڵاتیەکانی ئەفرۆشێ هەر بەرمیلێک بە 104,000 دینار. بەڵام لە عێراق حکوومەت بە پاڵپشتیەوە هەر بەرمیلێک نەوت ئەدات بە 30,000 بە هاوڵاتیەکانی خۆی. کۆمەڵی دادگەری کوردستانیش لەم هەڵبژاردنەدا لە بەرنامەی هەڵبژاردنەکەیدا بەڵێنی داوە بە دەنگدەرانی ئەگەر دەنگی پێویست بەدەست بێنێت، ژمارەی کورسی پێویست بەدەست بێنێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، یەکێک لە ئیشە سەرەکیەکانی ئەوەیە کە ئەم نەوتی سپی ماڵانە هاوتا بکات لەگەڵ عێراق. پێویست ناکات لێرە خەڵک نەوت لە حکوومەت بکڕێتەوە بە 104,000، بەڵکو بە نرخێکی پاڵپشتی کراو وەکو عێراق بە 30,000 هەر بەرمیلێک نەوت وەربگرێ و بۆ سوتەمەنەکانی دیکەش بە هەمان شێوە. بۆ نمونە بانزین لە عێراقا حکوومەت پاڵپشتیەکە لیترێک بە 450 دینارە، بەڵام لێرە هەرە خراپەکەی کە نۆرماڵە لە 950 دینارەوە دەست پێ دەکات. لە بەژمارەی ئەمجارەدا باسی ئەو نەوتە سپێمان کرد کە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە باتی دابەشی بکات و بە پاڵپشتی بیدا بە خێزانەکان، بەڵکو ئەم نەوتەشیان پێفرۆشێتەوە.